لە درێژەی خۆ ئامادەکاریەکانیان بۆ خولی پلەیەکی کوردستان یانەی سێ سادق خۆ ئامادەکاریەکانی چڕتر کردوتەوە بە ئامانجی پیشاندانی ئاستێکی جیاواز لە پێشووتر و لە ڕێگەیەوە بەدەستهێنانی نازناوەکە هەر بۆ ئەو مەبەستەش پێش چەند ڕۆژێک لە دەست پێکردنی خولەکە سەرپەرشتیارانی یانەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان لەسەر خۆ ئامادەکاریەکانیان ساز کرد. ڕاینامان بەردەوامە و باشی خۆمان ئامادە کردووە چەند یاریکی دۆستانەمان کرد بۆ مەبەستە و بۆ یاری سێشەمە ئێمە بە توندی پشتبەرچیەکەین لەسەر ئەنجامەکە و ئاستیاریەکە و هیوادارم ئەوانەی کە دڵی هاندەران و دڵی شارەکەش خۆشکەین بۆی کە ئەنجامێکی باش بەدەستبێنین هەرچەند یاری یەکەم زۆر قورسە بۆ هەموو تیپێک چەندێک قورسە بۆ ئێمە دوو ئەوەنە قورسە بۆ ینی پێشمەرگە بەڵام لەگەڵ ئەوەشە هەردوولا پشتبەرچیەکەن لەسەرەوەی کە ئەنجامەکە بەلای خۆیانە بشکێنەوە هەموو کورسان گرتووەوە کاریگەری لەسەر هەموو یانەکان هەبووە تەنانەت کاریگەری هەیە لەسەر ینی پێشمەرگە کە یانێکی موسەساتیە کە ینی کە پاری بۆ فراهم کراوە بەڵام قەزاوناحەکان زۆربەی تیپەکان زۆربەی یانەکان کە قەزاوناحیان زۆربیان کاریگەری کێشەی دارەیان هەیە هەرچەندە وەک سەرجەمیانەکانی تر قەیرانی دارایی کاریگەری نەرێنی لەسەر یانەی سەی سادق دروست کردووە بەڵام یاریزانان بە ئومێدەوە دەڕوانن لە ئەنجامەکانیان لە خولەکەدا و بەڵێنی ئەنجامی باش بە هاندەرانیان دووپات دەکەنەوە. لە کاتێکی باشدا خۆمامە باشی ئامادە کردو بۆ یاریەکەی سێشەمە بەرامبەر پێشمەرگەی سلێمانی ئینشەڵا بە پشتیوانی خوا بە پشتیوانی هاندەر ئەتوانین سەرکردن بەسەر یانی پێشمەرگەدا بەدەست بێنین. دەکردو بەشێکی باش هەنی یارزانی تازەشمان بووە و پێکاتێکی باشتر کردووە باوکاری ڕاهێنەر لە ڕۆژ بەڕۆشتەمەکان زۆر باشترە بێ خولەکەش نزیک بۆ تۆ هەمی ڕۆژێکیمەوە یانەکەش کەبەری کەوتین یەکەم منافسە پێشمەرگەی سلێمانی منافسەیە کە سەرکەوتو بۆ نایب ئاستێکی باش یانە هیوادارین بتوانین دڵێوان دەرەن ڕاستیکەین و یاریکی باشکەین و توانین سەرکەوتن بەدەست بێن سێ خاڵ یاریەکەم سۆگەرکەین لە هەمان کە یانەکان هەمویان ئاسان نزیکە لەیەکەوە ناتوانین بڵێین هەر یانێکە بێ خراپە بەگشتی هەموو یارێک بۆی ماوەکو یاری کۆتاییەوە یاریکی قورسە هەوڵ دەدەین بۆ پەڕیتوانە و جەستەی خۆمانەوە لە تەمرینەکانە کە ئەیکەین لە یاریەکانە بەکردار یاریکەین و ئاستێکی باش پێشکەشین. خولی پلەیەکی کوردستان لە حەڤەیانە پێک دێت و بە شێوەیەکی جوگرافی بەسەر سێ کۆمەڵەدا دابەشکراون یانەی سەی سادقیش دەکەوێتە کۆمەڵی سێم و شان بەشانی یانەکانی هەڵەبجەی شەهید کفری پێشمەرگەی سلێمانی ئاشتی و شەهیدان و دەربەندی خان یاری دەکات بڕیارە لە 16 ئەم مانگە خولەکە دەست پێ بکات و یەکەم و دووەمی خولەکەش بەرز ببێتەوە بۆ خولی نایابی کوردستان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.